بەیرەغدار و شاهید دیوێکی دیکەی ڕکابەری نێوان تورکیا و ئێرانە. درۆنەکانی هەردوو وڵات لە ئاسمانی ئوکراین کێبڕکێ دەکەن. رووسیا بە شاهید هێرش دەکات و ئوکراینیش بە بەیرەغدار. رووسیا بە بەکارهێنانی شاهید زیانێکی بەرچاوی بە ئوکراین گەیاندووە. لە بەرامبەردا بەیرەغدار چەکێکی کاریگەر بووە بە ئوکراینیەکان. ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕاگررتنی پێشڕەوی رووسیا. بەیرەغدار چەکێکی بچووکی ڕێنمایی کراو هەڵدەگرێت کە ڕێگەیان پێدەدات بە یەکجار چەندین ئامانج بپێکن. ئێستا بەیرەغدار لە ئوکراین بەرهەم دەهێنرێت. بەکارهێنانی فڕۆکەی شاهید لەلایەن رووسیاوە لە 200 فڕۆکەی بێفڕۆکەوان لە ساڵی 2024 لە هەفتەیەکدا بۆ زیاتر لە 1000 فڕۆکە لە ئەم ساڵدا زیادی کردووە. ڕکابەری تورکیا و ئێران لە شانۆی جەنگی ئوکراین ڕەنگدانەوەی ئەو سیاسەتە ئاڵۆزەیە کە پەیوەندیەکانیان بەڕێوەی دەبات. پەیوەندی نێوان هەردوو وڵات کە سنوورێکی درێژی وشکانی و مێژوویەکی فڕەڕەهەندیان هەیە بە تێکەڵەیەک لە کێبڕکێ و هاوکاریەکان تایبەتمەند بووە. پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە لەسەر بنەمای پەیماننامەی قەسی شیرین لە ساڵی 1639 دامەزراوە کە کۆتایی بە جەنگی نێوان عوسمانی و سەفەویەکان هێنا. لەو کاتەوە تا ئێستا جەنگ لە نێوانیان ڕووی نەداوە.